ئەوری ئەی بازۆڵ فڕوخ سارساونەمیچین ماتابێم دامەکە و خەندەکەونی گاهێت نامەک و مەزای شەرابم من لەبەر نیگاهت بێمرێم تۆ سەر و غەمزەکەی جەلابم پێم بڵێ بڵاکەی بەهاری ئێلاتە تا بکای جودابم وارەوە بە شارتی جاران ڕۆژ سەجارت فیدابم وارەوە بە شارتی جاوران ڕۆژ سەجارت فیدابم لاوێراونەی دڵی شێواوێم شین واوەی لایە و ڕۆڕۆ ئەوڕێ بەرباتاوە هەناوێم دێتە دەرلاوە نازم بۆ سۆ بوومە ئەفسانای ویڵاتان شار بە شار ماڵ بە ماڵ کۆ بە کۆ خاڵی چاوت گۆشەی ئابرۆ دوو دینیان کردم لە سەرێ تۆ یا بمکە پیری مەیخانە یا موریدی خاونە قابێ یا بمکە پیری مەیخانە یا موریدی خانە قابێ تۆ مەلەک فریشتە و پاوریەک گوڵدەم و گوڵبەر و دڵبارت لاو لە ڕەنگ و فەرەنگی چینی شۆخ و شەنخەچا و بەڕبارت نازک و نازەنیێن و شیرین ئاوێنە ڕۆژ ڕەنگ ئاگیری لانی و مەنزەرای دووداری خۆشە سەیری ماوجی باحری واورە سەر چاوێم عەزیزم چی دەکەی لە دڵای کەبابم وارە سەر چاوێم عەزیزم چی دەکەی لە دڵای کەبابم ڕۆحەکەم ڕووی خۆت بنیوێنە تا بکەی کوشتای نازبێن دامەکەت با تەکەلوم بێنە تا نەمردومام ڕازت بێت جاورێ بەکەرابم بێنایە بین فدای دەنگ و ئاوازت بێت مەیلی ئەبرۆی تۆ قەد نانێم غەمزەدەی چاوەکەی بازە دێبم من کە هاتم قیبلم گۆڕی یاخوا کافر جەلابێم بازەی دەربێ یاو نابێ بەندی باڵاتم سەد شابم تو خدا دڵێ ئای مەشکینە من کەوا عاشقێکی چابم ساورەکەم فیدات عەزیزم وارەوە عەزیز مەبا لە ساردڵ سایرە پابەندی تۆ یادڵ ماڵی خۆتە ئەتاک و ماوێ من بە کامەندی تۆ بێمرێم خۆشترانە و ئاگڕابێ من بە کامەندی تۆ بێمرێم خۆشترانە و ئاگڕابێم وێتم مەیشای دڵ نەوازان مانگ و ڕۆژم دۆشتنی ڕۆت دڵی چاکی پایەک بازان پێ بەداوی زۆڵفی جادوت لاو خەمی وێساڵی ڕۆی تۆ جەرگەکە وەناوی من سوود خۆش بوو ئەو دەمای گوڵ پێشکە و شەکەردا بارێ لە یاقوت لاو دڵم یارە کە دەیوێت تۆ گدا من شابوت نابم لاو دڵم یارە کە دەیوێت تۆ گدا من شابوت نابم